دۆست و هەڤالن عید و بابەشێق یەن زارۆکنیە و خەباتە سیاسی و ڕەوشەنبیرینە کورساڵیادا کۆچاداویە یا کەساتی ڕەوشەنبیری و سیاسی عید و بابەشێق بدلەکەی خەمگین بەحسێ ڕۆلەویە سیاسی و ڕەوشەنبیری و کەساتیاوی دەکەن. زۆر کەم هەبووە لە کادیر و بەرپرس و کەسایەتیەکانی کوردی وەکو عیدۆ فەراغی جێهێشتووی. عیدۆ فەراغێکی زۆر گەورەی جێهێشت بە تایبەتی لە ناو ئێزدیەکان لە ناو بادینان وەلدا یەکێتی و ناو کوردستانیش. عیدۆ لە مریەبخان و بەختیار نەچوو بەتەنێ، لە هادی و سەمیری بابەشێق نەچوو بەتەنێ. عیدۆ لە هەموو لایەک سڕای هەمومان ئەمانزانی کە بیرروبۆچوونی جیاوازشمانەیە، بەڵام یەکشت کۆمانی کردووە ئەوەی کە کۆمانی کردوبەوە داکۆچیکردبوون لە بیری چەپ، ئەوەی کە کۆمانی کردوبەوە دژایتکردنی دیکتاتۆریەت، ئەوەی کۆمانی کردووە داکۆچیکردن لە کوردستان، داکۆچیکردن لە حتا یەزیدیاتی. عیدۆ ڕاستە برایەمە بوو، بەس برای هەموو هەژار و فەقیرە. خێزانە عید و بابەشێق بێژێت خەسارەتەش دەستداناوی نەبتنێ بۆ بنەماڵێ بەڵکو بۆ تەف دۆست و هەڤال و ناسیارە کۆسپەک مەزم بوو. فەرق و جودایی ئەس باوەڕ ناکەم چی جارە کرد بێت بەینە حزبایەتی ئەڤە پارتیە ئەڤە یەکەتیە و ئەڤە ئیسلامیە نا ئەیدۆن هەموو ژیاناوی ئەزانم یەهۆ بوو ئەیدۆ شۆلا ئەوا خۆت شۆ یعنی وەختی خۆت مژول کرد بەسە بخۆندنێ و نویسینێ و چەند ژێت هاتت ڤیا دەنگێ تعدى إيزيديا وأوا إيزيديا بقهينتا تشي النرويج وتشي الفرنسا وتشي البريطانيا وتشي يعني محاولات كردنجي إيزيديا أفيت خاصة كوجبر أو يعني أفيت بن كونادا وبن نازحد وأون دفيا بقهينتا حموا أيدو تون حمو زان أيدو فرق دائما اذكر دا أو فرق جداية بين جن وزلام رابط. عیدۆ حاجی ئیسماعیل یە بەرناسب عیدۆ بابەشێق کولبەتە برای شەهید حسێن بابەشێخ و بابەشێخی قەدەم بە گوهاستی لە ساڵە 1955 شێخانش دایک بووە و لە ساڵە 1970 لە زانکۆوە بەغدا بەشی یاسا و ڕابنیاری دەرچووە و چەندین پۆستن سیاسی وەرگرتنە و چەندین بەرهەمێن ڕەوشەنبیری چاپکرینە. شێروان خەدر کورسان نیوز شێخان.